سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. کاتژمێر 2:30 دوای نیوەڕۆی ئەمڕۆ هێزەکانی تورکیا کە لە ناوچە بڵێم گوندەکانی سنووری دەڤەری برادۆست نزیکن دیارە لەگەلی شێخزادان تەقەی هەڕەمەچیان کردووە بۆ هۆشەوە گەنجێکی تەمەن 21 ساڵان بە ناوی هێوەر عەبدولقادر بریندار بووە. لە ئێستادا کەمێک پێش ئێستا ئەو گەنجە گەیەندراوەتە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی ئاشتی لە سۆران بە پێی گوتەی بەرپرسانی ناوچەکە گولە بەر پشتی کەوتۆ و بە سەختی بریندارە. لە ئێستادا لە ژوورەوێ لەلایەن تیمەکانی پزیشکی نەخۆشخانەی ئاشتی بەشی فریاکەوتن چارەسەری سەرەتایی بۆ ئەخرێ. شەڕی چەند ساڵەی ڕابردووی نێوان تورکیا و پەکەکە لە ناوچە سنووریەکانی دەڤەری برادۆست وای کردووە خەڵکێکی زۆر ببێتە قوربانی وە چەندین گوند زیاتر لە 100 گوند لە دەڤەری برادۆست بەهۆی ئەو شەڕ و پێکدادانە تا ئێستا چۆل کراون. ئەوەی ئەمڕووداوە بەو جۆرە بووە لە گەلی شێخزادان شوانکارێک دەگوترێت بەپێی ئەو زانیاریان دەستداری کرمانجی کەوتون کە ئەو شوانکارە لەوێ بووە لەوێ تەقەی هەڕەمەچی کرا بۆ هۆشەوە ئەو کەسە بریندارە و لە ئێستادا هێنراوەتە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی ئاشتی لە سۆران. وە گوتم ئەو شەڕ و پێکدادانەی چەند ساڵی ڕابردوو کە لە دەڤەری برادۆست هەبووە ئەوە وای کردووە کە چەندین گوند چۆل بن بەهۆی ئەو شەڕ و پێکدادانە و تا دێت بڵێم گوندی زیاتر ساڵ بە ساڵ چۆلتر دەبێت لەبەرەوەی هەم تەقەی هەڕەمەچی دەکرێت هەمی شەڕ و پێکدادانی سەخت لەو ناوچە سنووریانە بەردەوامی هەیە. ئەوەش ترس و دلە ڕاوچەی لای خەڵک دروست کردووە و چەند کەسیش لە چەند ساڵی ڕابردوو گیانیان لەدەستداوە و بریندار بووە. ئەوەی ئێستا دەبینن بەردەم فریاکەوتنی نەخۆشخانەی ئاشتیە لە سۆران وەگوتم لە تەقەی هەڕەمەچی لەگەلی شێخزادان لە شوانکاری تەمەن 21 ساڵان بە ناوی هێوەر عەبدولقادر کراوە ئەویش بریندارە و لێرە چارەسەری سەرەتایی بۆ ئەکرێ. پاشکەمێکی تر دیارە بێت کە ئەو کەسە دەگوازرێتەوە هەولێر بەهۆی ئەوەی کە گولەی بەرپشکەوتووە یاخود هەر لێرە چارەسەری سەرەتایی بۆ دەکرێت. یارە کەمێک پێش ئێستا کە سوکاریەوان لە ئەگەری هەر ئەوەی کە کەسێک بێتە دەرەوە ئەمە گفتوگۆی لەگەڵەکەین زانیاری لێوەرەگەین بزانین کە ڕووداوەکە هیچ زانیاری وردەکاری تری تێدایە و چۆن بووە. ئۆتۆمبیلی زۆر دێ لە چەند خولەکێک ئێمە لێرە وەستاوین ئۆتۆمبیلێکی زۆر کە لە کەسوکاری ئەو شوانکارە کە تەقەی لێکراوە دێن بە مەبەستیەوەی کە لە نزیکەوە لە تەندروستی بپرسن. بەڵێ وەک گوتم ئەمڕۆ تەقا لە شوانکارێک کراوە لە دەڤەری برادۆست لەگەلی شێخزادان بە دیاریکراوی کەسێک بریندارە لە ئێستادا کەس و کاری ئەوان لێرەن دێن بە مەبەستیەوەی کە لە نزیکەوە لە تەندروستی ئەو شوانکارە بە ناوی هێوەر عەبدولقادر بپرسن. زانیاریەکان لە ژوورەوە لە ئێستادا چارەسەری سەرەتایی بۆ دەکرێت و پاش کەمێکی تر دیار دەبێت کە ئەو گەنجە ئەو کەسەی کە تەقەی لێکرا و بریندارە لێرە بە تەواوەتی چارەسەری بۆ دەکرێت یاخود ڕەوانەی هەولێر دەکرێت. دەگوترێت کە برینەکەی سەختە لێرە چارەسەر دەکرێت ئینجا دیار دەکەوێت کە دەمێنێتەوە یاخود ڕەوانەی هەولێر دەکرێت. بەڵام کەمێک پێش ئێستا کەسی نزیکی ئەو لێرە بوو باسی لەوە کرد کە تەندروستی بەرەو باشیە چێتی مەکان وە پزیشکانی نەخۆشخانەی ئاشتی لێرە چارەسەری سەرەتایی بۆ دەکەن. ئەمە بوو کۆی ئەو زانیاریانە کە لە بەردەم نەخۆشخانەی ئاشتی بۆ گواستنەوە تەقە لە گەنجێکی دەڤەری برادۆست کراوە تەمەنی 21 ساڵە ناوی هێوەر عەبدولقادرە
تەقەکردنەکە لەلایەن سوپای تورکیا بووە دەگوترێت کە تەقەی هەڕەمەچی کراوە ئەوە شۆکار بووە کە ئەو گەنجە ببێتە قوربانی و بریندار ببێت شەڕی چەند ساڵە لە دەڤەری برادۆست وای کردووە کە گوندێکی زۆر چۆل ببێت ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەسەرەوەی کە ئەو خەڵکەی لەو شوێنانن لەو گوندانن دێنەوە ناو شار و بەمەش کە ئەو شوێنانە ئەو گوندانێک کە چۆل کراون ناوچەی تەواو گەشتیارین و گوندی شوێنی کشت و کاڵن زۆرەها کشت و کاڵ لە دەڤەری برادۆز دەکرێت ئەمەش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر پرسی بڵێم ئابووری و زۆر بابەتی تر دەبێت ئەمە بوو کۆی ئەو زانیاریانە کە لە بەردەم نەخۆشخانەی فریاکەوتنی ئاشتیم بۆ گواستنەوە لە سۆران ئەو گەنجە لە ئێستادا لە ژوورێ و کە سوکارەکەشی بزانم ئەوە چیەوە هەندێک گفتوگۆی لەگەڵەکەم بزانم مام حاجی ماندی نەبی ئەو کووە ئەو نەخۆشە خزمی تووە چی ئەو نەخۆشە برازای منە کوزانی وڵای ئەوە لە بەرای حیوانە لە پشتی گوندە هێوارە بوو ئاویست بم حیوان وە دوور نەکەوی لە ماران نزیکی مارا بوو لەمە هێوارە بوو کە بینی تۆ نزیکی گوندە پاشی وەختش دەنگا تەقای هات ئەمەش تەلەفۆن لۆ کە گوتنێ هەڤال چێکە گوتی وڵا لە بەرای حیوان لە پشتی مارێمە وڵا وەختێکی هەر لە دوو خۆمە تەلەفۆن قەپار کرد تەلەفۆنی کرد گوتی بگەنە من ئەمەش گوتی چیە گوتی وەڵام من بریندار بووم ئەمەش گوتی لۆ هۆی کار وڵا گوت ئەو تەقان لە من کرد گوتی ئەوەل تەسە من وە چ گوتم چنیە گوتی دوای تەقان لە من کرد گوتی گولەکەم پشتێک کرد گولەکەیەوە پشتەوە تەندروستی چۆن وەڵاهی تەندروستیە باش نییە ناوەڵڵا بەڵێ ناو خاچی هەرمی تو لە ناو گوند بوو لە ناو گوندی کنە خۆن یەکەم جارە لەو شوێنە بەو شێوازتەقاکریان زاردی هەبوو بەخوای زۆر جارش ئەو تەقانی کرد بەس ئەوە ماوەیە کە ڕانگرتە بوو ئەو تەقانی کرد بەس ئێستا دووبارە دەستیان پێ کردی داواکاریتان لایەن پەیوەنددار وەڵاهی داواکان لای پەیوەنددار ئەوەیە هەر لە کیلۆمەدانین یان ئەبی ئێمە هەرگرن ئەو ئاوایانە چۆل بکەن جێکن بدەنێت یان ئەبی ئەوانە تێبگەن کە ئەو تەقی هەڕەمەچی لەو گوندانە نەکەن چکە ئەوان ئێستا ئێنە لە هەندا گوندێنەما مسایتەن لەسەر گوندێنەما ئەمینە کەتینە بن کۆنتترۆلاوە لە مەترسی ئێستا ژیانی مە زۆر لە مەترسی دەبارێ ئارێ وڵا ژیانی مە گوندنشینە زۆر لە مەترسی دەیار بەبێ حساب لە مەترسی دەیار ئێستا ئێمە نەتوانین بچینە دەری لە خانە ئێستا مە نەتوانین لۆ پشتی گوند بچین نەتوانین ئێستا وەچی پێویست مەڕ و ماڵات ئاژە لە پەخدان بکەین ئەنی ئەگەر پەر شێوازە یاتبی حکومەت چارەکی لەمە بکە و یاتبی هەرن بگرن جێکن بدەنێ یاتبی چارەکی لەوانە بکە لانی پایبەنددار هاگاداری ئەوانە بکە کە چاویان لەمە بی ئەوانە تێبگەنین کە چاویان لەو خەرکەی بی لەو فەقیر و ژارەی بی لەو خەرکەی بێگوناع بی ناوچی گوتە منتەقەیەکی ئەمنی هیچی لێ نیە لەو ڕاستی تەقای لەمێکەن عنی بەبێ هیچ هۆکارێکە ئارێ وەڵی بەبێ هیچ هۆکارێکە دکتۆرەکان چ دەرێت لێرە تەندروستی هێوەر لێرە چارەسەر بۆ دەکرێن بە خۆدای زا هێشتا دیانە دکتۆری گەورە ناتە ئیشعان لۆ گرتیا گولای لە ناو پشتێمەیە بارێ ناتە دەرێ بەڵێ گوڵە سوپای تورکیا بوو دە لە دووری نێزیکە لە دووری 6 کیلۆمتر تەقاندی کردیا بەرکو زیاترشە لە 6 کیلۆمتر باشە زۆر مەمنونی دەست خۆش بێ سوپاس وەکەین بەڵێ ئەمە بوو مامی هێوەر کە تەقەی لێکرا لەلایەن سوپای تورکیاوە بەخۆی زانیاریەکانی تەواو خستە ڕووە منیش پێشتر تەواوی ئەو زانیاریانیان بۆ ئێوە گواستەوە بەڵێ